دژی خەرج نەکردنی پارەی گەنم و شایستەی دارایی ساڵی ڕابردوویان بەشێک لە جوتیارانی کەرکووک لە بەردەم سایلۆی شارەکە کردبوونەوە و داوا دەکەن هەرچی زووە پارەی بەرووبوومەکانیان پێ بدرێت وە خۆیان دەڵێن وەرزی کێڵان و تۆکردنە کەچی هێشتا پارەی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. ئێمە جوتیارانی پارێزگای کەرکووک بە کورد و عەرەب و تورکمانەوە ئەمڕۆ لە پێش سایلۆی کەرکووک لێرە کۆبووینەتەوە. داواکاریمان لە سەرۆکوەزیرانی عێراق و جەنابی پارێزگار و وەزیری بازرگانی و وەزیری کوشتتوکاڵی بەڕێزان. ئێمە جوتیاران داواکارین شایستە دارایەکانمان بۆ خەرج بکرێت کە لە مانگی شەشی ئەم ساڵەوە بەرووبوومی گەنممان تەسلیمی سایلۆی کەرکووک کردووە. تا ئێستا لە 155 جوتیارەکان شایستە دارایەکانیان بۆ خەرج نەکراوە. لە کاتێکە پارێزگاکانی باشووری عێراق هەر هەمویان شایستە دارایەکانیان بۆ خەرج کراوە، بەڵام کەرکووک تا ئێستا لە 155 ماوەتەوە و ئەمەش بووە مایەی نیگەرانی سەرجەم جوتیارانی پارێزگای کەرکووک. برای بەڕێزم، ئێمە جوتیارانی کەرکووکین. ئێمە دەوری ئیمڕۆ پێنج مانگە گەنمەکەمان داوەتە حکومەت، پارەیان پێمان نەداوە هەتا ئێستاکە. پارەکەمان لای حکومەتە نایدا پێمان. ئێمە ئێستاوە ساڵی تازەوە مەسەڵەن تۆترەکەین، ئێستاکانە فەلاح نییە 20 بۆ 25 میلیۆن قەرزار نەبێ بە مەکتەبەکان، مەکتەبی زراعی بڵێن چیمیا و گەنم و گاز. ئێستاکەوە چینە ناو مۆسمی تازەوە پارەمان نییە تۆکەینەوە. ئێتر پارەکەمانیان نازان بەچی هۆکار هەردەیسە نەدراوە پێمانەوە، ئێمە چینە ناو مانگی 12ەوە. ئەم دەڕۆژە ماوە لە پێشمان، ئەگە ئێمە هەوڵ نەدەین ئەو پارەمان نەدەنێ، ئەم ساڵی وا ڕۆیەوە پارەکەمان ڕۆیوە، ئەوەی وا دێتش ناتوانین گەنم بچنێنین، یعنی وەزعمان گەڵێ بڵێ خراپ. حکومەت تەنیا لە 140 شایستەی دارایی و جوتیارانی سرف کردووە و هێشتا مەبلەغێکی زۆری ئەو پارەیە ماوە پێیان بدرێت. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بەشێکی زۆری گەنمی ئەم ساڵ لە جوتیاران وەرگیراوە و پارەیان وەرگرتووە، بەڵام ئەو بەشەی ماوەتەوە و بەرووبوومێکی زیاتریان هەبووە بۆیە تا ئێستا نەتوانراوە بۆیان خەرج بکرێ. من بەشێکن لە جوتیاران، ئێمە ناتوانین بڵێن جوتیاران پارەیان وەرنەگرتەوە بۆی بۆ هاوڵاتیانی وەڕێزیش دیار بێت، یعنی ئەو کەسانەی کە 25 تەنە تا 25 تەنە وەریان گرتووانە جوتیاری بچووکن، جوتیارێ تا 50 تەنەوانش وەریان گرتووە. هەیە لە 50 تەن بەبانەوە کێشەکە لێرایە، ئەوانەی کە کەمیاتی زۆریان هەیە. ئێمە لەگەڵەوەیانە کە هەموو استحقاقی خوان وەرگرن، هەر کەسێک بێت، چونکە بەڕاستی جوتیار دابینکردنی ئەمنی غیداییەکە، دابینکردنی گەنم و جۆ دوو مادەی زۆر استراتیژین لە هەموو دنیاە. بۆیە لە جیاتی دەستخۆشیکردن، لە جیاتی هاوکاریکردنان ناکرێت پارەکانیان تاخیرکرێ. ئێمە هەموو کات لەگەڵیانین وەکو ئەنجومەن و وەکو پارێزگاریش. ساڵی ڕابردوو 505,000 تەن گەنم لە جوتیارانی سنووری کەرکووک وەرگیراوە. بەشێک لەو جوتیارانە گەنمەکانیان لە دەرەوەی پلانی حکوومەت بووە، بەڵام بە بڕیارێک حکوومەتە و بڕەشی وەرگرتووە. هەر بۆیە داوا دەکرێت جوتیاران هاوکاری بکرێن تا بتوانن ئەوانیش بەرهەمی باشتر پێشکەش بکەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.